بەسپاسەوە بۆم خۆشەویستانە گەشتینە چەند بڕیارێک کە لە ڕاگەندراوێکی شابەڕەسمی بڵاویەکەینەوە کە پێویستە لەم دەقەیەوە هەموو ئەو خۆشەویستانە پابند بن پێوەی. یەکەمیان پرسە لە هەموو هۆڵ و ماڵ و هۆڵی پرسە و ژێر خێمەکانە قەدەغا ئەکرێت، تەنیا لە گۆڕستانەکانەوە ئەو خۆشەویستانە بەشداریەکەن وەگەڕێنەوە شوێنی خۆیان، چ لە هۆڵی مزگەوتەکان چ لەو هۆڵانەی بۆ پرسە چ ژنان چ پیاوان دیاریکراون. تەنانەت لە ماڵەکانیشا داوایان لێ ئەەکەین کە ئەو کۆبوونەوە بە کۆمەڵانە ڕابگرن تا کاتێکی نادیار و تا و کاتەی خۆمان هەر لێرەوە پێتان ڕاگەێنین کە ئەم بارودۆخانە کۆتاییان پێهاتووە و ژیان ئاساییە بێتەوە. بۆیە داوا لە هەموو لایەگەکەین و لە هەموو مزگەوتەکان و لەوانەی خاوەن هۆڵەکان پابەندی تەواو بن بەم بڕیارەوە. خاڵی دووهەم هۆڵەکانی شەکراو خواردنەوە و بۆ نەخۆشیەکان و ئەو بۆنانەی پەیوەندیان بە بۆنە ئاینیەکانەوە هەیە لە ئیستاوە ڕائەگیرێن، لە هەموو ئەو شوێنانەیە ڕائەگیرێن، چ لە هۆڵەکان چ لە ماڵەکان. بۆیە هیوادارین ئەو مناسەبەتە خۆشیانەتان هەڵگرن بۆ کاتێکی تر بۆی بتوانن بە شێوە و بەدڵێکی ئارامتر هەمووتان بەشداری بکەن. کۆڕ و کۆبوونەوە ئاینی و کۆمەڵایەتیەکان دیسانەوە لە هەر شوێنێک بن بیسانەوە ڕاگیرێن کە پێویستە هەموو لایەک پابەندی ئەمانە بێت. دیارە ئەمانە هەمویان بۆ کاتێکی نادیار تا و کاتەی ئەم بارودۆخانە تێئەپەڕن. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە بڕیارێکی قەتعیە، ئەینەما تەکون المەصلحە فەثەممە شەرع الله. ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە بوو ئەوە هاتووە خزمەت بە مرۆڤایەتی بکە، خزمەت بە ئینسانیەت بکە و هەر شتێک کە زیان بە مرۆڤایەتی بگەێنێ ئاینی پیرۆزی ئیسلام قەدەغەی کردووە و ئەوە قانونێکی گەورەیە لە ئیسلامە کە حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم لا ضرر ولا ضرار و قانونێکی قاعدەیەکە کە الضرر یوزال. لەبەر ئەوە ئەبێ هەمومان مسلمانان خەڵکی ئەم کوردستانە پابەند بین بەم ڕێنمایانە